الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەرەکەت بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردیگار تەمەنیدا جارێکی تر بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تیشک. خۆشەویستان، وەک ئەڵقەکانی ڕابردوو هێشتا بەردەوامین لەسەر چەند هەڵوەستەیەک دەربارەی پەروەردەی منداڵان لەگەڵ دایکان و باوکان و پەروەردەکارانی خۆشەویستان. ئەوەی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون و قسەی لەسەر دەکەین چەند خاڵێکە. خاڵی یەکەممان دەربارەی تەفاؤل و گەشببینیە خۆشەویستان. بەڕاستی پێویستە لەسەر دایکان و باوکان، لەسەر پەروەردەکارانی بەڕێز کەوا دەربارەی منداڵەکانیان هەوڵ بدەن تا پێتان دەکرێت تۆی گەشببینی، تۆی ئیجابیەت، هەوڵدەن لە ناخی منداڵەکانتاندا بیچێنن، چونکە بەڕاستی گەشببینی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا. هەوڵدەن منداڵەکانتان گومانی باش هەمیشە بەخوای پەروەردگار ببەرن. یعنی ئەم ئیمانە، ئەم باوەڕە، تۆی گەشببینی، تۆی باوەڕ و متمانەی باش بردن بەخوای پەروەردگار پێویستە لە ناخیاندا بچینرێتن. پێویستە فێریان کەین بڵێن ڕۆڵەکانمان. ژیان ڕاستە سەختە، ڕاستە زۆر جاران ژیان هەمیشە هەوراز و نشێوی زۆری تێدایە. ژیان زستانی زۆر ساردی تێدایە، بەڵام هەمیشە لە دوای زستانە ساردەکان بەهاری بەدواوەیە. ڕاستە شەوان بەشەکانی شەوی کۆتایی زۆر تاریکە، بەڵام هەمیشە سپێدەیەکی ڕوونی بەدواوەیە. هەمیشە فێریان کەین لە ژیاندا ڕاستە ناخۆشیەکان زۆرن، ناخۆشی دەبێت، بەڵام فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. هەمیشە دوای عسر و ناخۆشی هەمیشە خۆشی دەبێتن. بۆیە پێویستە ئەم گەشببینیە و ئەم تەفاؤلە لە ناخی منداڵەکانماندا بچێنین. خۆشەویستان، هەوڵ دەین تا دەکرێتن ژینگەیەکی پڕ لە ئەمن و ئەمان، ژینگەیەکی هێمن، و هەروەها ئەگەر بکرێتن ینی دایکان و باوکان توانای مادیان هەبێتن، هەندێ کەلوپەلی پێویست، ئەوەی کە پێویستە بۆ منداڵان بۆ پەروەردەیان، ئەم ژینگەیان ژینگەیەکی لەبار بڕەخسێنن بۆ منداڵەکانیان، بۆ ئەوەی ئاستی بیرکردنەوەیان، ئاستی زانستی منداڵەکان بەرەو پێش بچێتن. کەواتە جێبەجێکردن و بەجێهێنان و دەستەبەرکردنی ژینگەیەکی هێمن و هەروەها وەکو گوتم کامل و تەواو بۆ منداڵەکان بەڕاستی ئاستی منداڵەکان بەرەو پێش دەباتن لە ڕووی هزریەوە، لە ڕووی بیرکردنەوەوە، هەروەها لە ڕووی زانستیشەوە. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، طبعاً دکتۆر تاجیمز دەڵێن 90% لەو بیر و باوڕانەی یاخود لەو بنەما و ڕەوشتانەی کە لە مێشتی ئێمەدا خەزن بوون، دەڵێ لە پێش 7 ساڵیەوە هەموو معتەقەداتەکان، هەموو قیەم و بیر و باوڕەکان، هەموو ئەو بنەمانەی کە لای ئێمەوە خەزن بوون، دەڵێ بریتین لە ماوەی پێش 7 ساڵی. واتە پێش 7 ساڵی تەمەن هەرچی اعتیقاداتە، هەرچی قیەمە، دەڵێن 90% ئەو اعتیقادات و قیەمانە لە مێشتی ئێمە لە پێش تەمەنی 7 ساڵی خەزن دەبێتن لە مێشکماندا. کەواتە زۆر گرنگە ئێمە گرنگی بە تەمەنی پێش 7 ساڵی بدەین. تەمەنی پێش 7 ساڵی گرنگە ئیهتیمامی پێ بدرێتن و گرنگی پێ بدرێتن و پەروەردەی منداڵان لەو کاتەدا پەروەردەیەکی دروست بکرێ. هەر دەربارەی ئەوە برایان ترایسی ئەویش دەڵێتن مرۆڤ 30 تا 40 ساڵی تەمەنی خۆی، واتە تا تەمەنی 30 ساڵی یاخود تا 40 ساڵیش مرۆڤ دەڵێ هەمیشە هەوڵ دەداتن سەرکەوتوو بیتن بەسەر ئەو کێشە و مشکیلانەی کە 5 ساڵی یەکەمی تەمەنی دیوینی. کەواتە تا 5 ساڵی یەکەمی تەمەنی بەڕاستی دەڵێ ئەو تەمەنەی دیکە کە دێتن هەمووی هەوڵەداتن بەسەر ئەو کێشە و مشکیلانەی کە پێشتر دیتی. بۆیە دەبێ هەوڵ دەین ئێمە ئەو 5 ساڵی سەرەتای تەمەن تا 7 ساڵی زۆر گرنگی پێ بدەین لە ڕووی پەروەردەوە، چونکە ئەگەر نادواتر هەموو تەمەنی خۆی ئینسان دەربارەی ئەو کێشە و مشکیلانە بەسەر دەباتن، وەکو برایان ترایسی دەڵێتن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز،
بیر بکەنەوە منداڵەکانتان کاتێک کە لەو ماڵە جیا دەبنەوە، ئەو ماڵەی کە تەمەنێکیان تێدا بەڕێ کرد کە تیایدا گەورە بوون، پاشان منداڵەکان گەورە بوون و کوڕەکان ژنیان هینا و کچەکان چوونە ماڵی خۆیان و جیا بوونەوە لە دایک و باوکیان. لە ماڵەوە هیچ نەماوە تەنها بیرەوەریەکانی ئەوان نەبێتن، بۆیە هەوڵدان لەگەڵ منداڵەکانتان خۆشی ببن، خۆشیەک و چێژێک لە ژیان ببێنن پێش ئەوەی کە لێتان جیا ببنەوە. لێگەڕێن با منداڵەکانتان کاتێک کە دەڕۆنە ماڵی خۆیان هەمویان ئەو ڕۆژە جوانانەی تەمەنیان بەبیر بێتەوە، بیری لێ بکەنەوە، واتە ببنە ذیکرەیاتی خۆش، بیرەوەری خۆش. بۆیە لە ئێستاوە بیر بکەوە هێشتا کە بچووکن، هەمیشە هەوڵدە ماڵت بیرەوەری خۆشی بۆ داهاتووی منداڵەکانت دروست بکاتن، واتە هەمیشە ژیان لەگەڵ منداڵەکانت بە خۆشی بەڕێ بکە. هەوڵدە لەگەڵ منداڵەکانت تەعامل و پەروەردەت لەگەڵ منداڵەکان بەو شێوازە بێتن کە تۆ پێت خۆشە منداڵەکان تەعاملت لەگەڵ بکەن. تۆ چۆنت پێ خۆشە کە منداڵەکان هەڵسوکەوتیان چۆن بێ لەگەڵ تۆ، کەواتە تۆش با هەڵسوکەوتت ئاوا بێ لەگەڵ منداڵەکانت. هەوڵ مەدە سەربەخۆیی منداڵەکانت سنووردار بکەی، چونکە بەڕاستی سنووردارکردنی سەربەخۆییان یعنی ئەوەندە کە هەموو شتەکانت لێ سنووردارکردن و لە جوغزێکی بچووک لێ نەگەڕای، منداڵەکە هەستا هەڵنەستی دانیشە ئاوانەکەی یعنی کە ئەوەندە سنووردارت کرد سەربەخۆییان، ئەمە بەڕاستی تکراری سلوکێک دەبێتەوە. ئەم سلوک و ئەم ڕەفتارانە یعنی شتێک لە خۆی وەکو دەڵێن ئەنجام و بەرهەمەکەی شتێکی ناحەز دەرەچێتن، شتێکی باشی لێ دەرناچێتن لە ئەنجامی ئەوەی کە تۆ هەموو سەربەخۆی منداڵەکانت سنووردار کردێ. بۆیە پێویستە لەسەر ئێمە کە پەیوەندی ئێمە لەگەڵ منداڵەکانمان لەسەر متمانەی وەکو دەڵێن متمانەمان بە منداڵەکان بێتن، هەروەها گومانی باشمان بە منداڵەکان بێتن. ئێمە متمانە بە منداڵەکان بکەین و بۆ ئەوەی منداڵەکانیش متمانە بە ئێمە بکەن. بەعرەبی دەڵێن ثقە المتەبادلە هەبیتن لە بینی هەردووکمانە، گومانی باش بە منداڵەکان بین. هەروەها وانەکەین ماڵمان ماڵەوە ببێتە شوێنی چێبەڕچێ و سراعات لە بینی منداڵەکان، یاخود لە بینی باوک و دایک و لە بینی منداڵەکان سراع دروست ببێتن لە ماڵەوە چێشە و مشکی، بەڵکو و هەوڵدەین ماڵەوە ببێتە شوێنی ئەمن و ئەمان، شوێنی خۆشەویستی، شوێنی نەرمونیانی لەگەڵ منداڵەکان. خۆشەویستان، منداڵان بەڕاستی پێویستیان بە خۆشەویستی هەیە، پێویستیان بە ڕێزگرتن هەیە، پێویستیان بەوە هەیە کە ئێمە قبولیان کەین، پێویستە ئێمە کە لیان تێبگەین، پێویستە گوێیان لێ بگرین، یعنی گوێ لێگرتنێکی عاتفیانە خۆشەویستیانە، یعنی منداڵ حەزی بەوەیە. هەروەها ئێمە کاتێک کە منداڵانیش لەگەڵ یەکدیکە دەبینین کە لەگەڵ یەکدیکە مەسەلەن هەڵسوکەوت بۆ نمونە شەڕ دەکەن، شەڕ نا بەڵام وەکو دەڵێن لەگەڵ یەکدیکە تووشی ڕوبەڕووبوونەوە ئەوانە دەبن، ئەگەر ئەزیەت بە یەکدیکە نەگەینن منداڵەکان ئیزعاج مەبە بەوە، یعنی بەوە زۆر تووڕەمە بە و تووشی ئیزعاج مەبە کاتێک کە منداڵەکان لەگەڵ یەکدیکە هەوڵ دەدەن لەگەڵ یەکدیکە مەسەلەن چی پێ بڵێم، یعنی لەگەڵ یەکدیکە هەڵسوکەوتیان ئەگەر تۆزێک توندیش بیتن، بەڵام ئەگەر ئەزیەت بە یەکتری نەگەینن ینی بەوە تووڕەمە بە زۆر و هەوڵدا هادی بە لەسەر خۆبە، چونکە لەوانەیە ئەمەیان ڕاستە ناخۆشە ئەزیێتت پێ دەگەینی، ئەزیێت بە باوکان و دایکان دەگەینی کاتێک کە منداڵان لە ماڵەوە دەنجیان بەرز دەکەنەوە، غار دەدەن یەکتری لە یەکتری دەدەن. ئەمە یعنی بۆ دایکان و باوکان خۆش نییە، بەڵام لەوانەیە سوودیشی هەبێتن. بۆیە زۆر تووشی ئیزعاج مەبە بەوە و زۆر خۆت تەنگەتاو مەکە و تا پێشمان دەکرێت با یەکسانی لە بینی منداڵەکانمان عەدالەت لە قسە و گفتار و ڕەفتارماندا لە هەموو گەورە و کچکەیەکدا هەوڵدەین لە بینی منداڵەکانمان یەکسانی بەرپا بکەین، چونکە بەڕاستی ئەمە یەکێک لە سیفاتە باشەکانی دایکان و باوکانە. خۆشەویستان،
ئەم ڕۆژ بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ تا ڕۆژێکی تر و ئەڵلقەیەکی نوێ بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. بەخوای پەروەردیگارتان دەسپێرم، خواتان لەگەڵ، وەسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.